باسە لەسەر بەشداریکردنی با بڵێن کارە سینەماییەکانی یاخود فیلم و بەرهەمی هونەرمەندان و سینەماکارانی کوردستان لە وڵاتانی دەرەوە و با بڵێن لەسەر شاشەی سینەماکانی جیهان یەکێک لەو کورتە فیلمانەی کە بەم نزیکانە لە فستیڤالی ئەمستردام خەڵاتی بەدەستهێناوە فیلمی مایند کلمنسیە کە لا دەرهێنانی وارمان سعیدە و یەکێک لە ئاکتەرەکانی ناو ئەم فیلمە کە ئەویش هونەرمەند قادر جەلالە خەڵاتی باشترین ئاکتەری بەدەستهێناوە قسە و باسی زیاتر دەربارەی فیلمەکە و دەربارەی تەواوی کارەکان و هەروەها مێژووی کارکردنی ئەم هونەرمەنداکەم زۆر بەڕێز هونەرمەند قادر جەلال لە سوودی کورسات مەگەزین میوانمانە بەخێربی زۆر سپاسانەکەم با لە با بڵێن ئەمە دوایین کاری بەڕێستانە دوایینەوە نییە نەخێر دوایین نییە من لە بەرهەمی ساڵی 2022 لە دوایەوە درامایە دوایەوە دوو فیلمی درێژی سینەماییشم کردووە ڕاستە مەڵە دەستەکانە خۆش بێ با لە سیناریۆکەوە دەست پێ بکەین باسی چییە کا و چۆن بەشداریشی کرد لە ناو ئەم فستیڤاڵە ئەم فیلمە ئەڵبەتە نەتیجەی یەکتر ناسین دەڕێی لیلیان خان کە زۆر جار هاوکار بووە لەگەڵ کاگوارمان دیارە ئەڵبەتە ئەوانە هاوڕێ بوون لە زانکۆ کارەکانیان هەر لە بواری سینەمایەوەن دەرچی سینەمان گەڕاون بۆ ئەویکەوە کارکتەرێ بدۆزنەوە بۆ ئەم سینەوەی لە ئەساخۆی ڕووداوێکی ڕاستەقینەیە سیناریۆکەی کاگوارمان سعید نووسیوێتی ئیتر کە گەڕان بە دوای ئەکتەرێکە ئەڵبەتە منیان هەڵبژاردەوە بۆ دەوری باوکێک و خاتو ئەڵمەزنی حەدینەوە دەوری دایکەکەی باز لە ژیانی خێزانێکەکە کە لە سەردەمانێکە کە بوو بە لافا و هەموو خەڵک ڕۆژ بەرە ئەوروپا ئەمانیش تەنها کوڕێکیانەیە ئەو کوڕیان ئەچێتە ئەوروپال بەداخەوە لەگەڵ هەزارانی لەوەی کە لە ئاوی ئیجا خنکان و بوون بە قوربانی ئەبێت بەوە باوکەکەی ئەزانێ بەڵام ناوێرێ بە دایکی بڵێ ئەڵبەتە لە ناخی خۆی ئاسووتێ باوکەکە بۆ نەکبەتی دایکەکەی ئەومە بیر لەو حاڵەتی ئەکاتەوە تووشی نەخۆشی بیرچوونەوە ئەبێت بەڵام هەموو شتێکی بیرەچێتەوە تەنها کوڕەکەی نەبێ ئیتر باوکەکە گەڕێ ڕێگاچارێک بدۆزێتەوە بۆ ئەوی کەوە زیاتر بەو خەم و خەفەتەوە ئەگەر جانی لە دەست با بۆ خەفەت و ئاهەوە نەمرێ بەڵێ ئەگەڕێ بۆ چارەسەرێکەویش ڕێگای ڕەفیقێکیەوە کە هەوڵەیە کە پەیوەندی پێوەکە لە باتی کوڕەکەی ئەڵێ مەحەڵەتێکی ئەومانەیە گەرەومان لەگەڵا بکەی جاردە تەلەفۆنی بۆ بکەی من تەلەفۆنەکەی لە تەلەفۆنەکەی خۆمەوە ئێمە دەسی تۆ لە باتی کوڕەکەمان قسەی لەگەڵا بکە بەو شێوەیە کە چۆن کوڕ و باوکی قساکەن و ئەوەی کە لە دڵی دایکایە تۆش وەکو مراعاتێک ئەمانە هەمووی دیمەنی پڕسۆزن دیمەنی تراژیدیان کە وا لە ئینسانەکە بزانێت دایک چەند سوتاوە لەگەڵەوە شاکە هەموو شتێکی بیرچێتەوە کوڕەکەی بیر نەچێتەوە کوڕەکەی نەبێ ماوەی فیلمەکە چەنە ماوەی فیلمەکە حدودی 14 دقەیە تقریباً بەڵێ ئەمەی کە تۆ ئێستا با بڵێن باست کردیان گێڕانەوەی چیرۆکی ناو فیلمەکەیە ئەمە بێگومان دیتێڵی زۆرتیە وردەکاری زۆرتیە ئەمە لە چەندی منێکی 14 دقەیە یاخود لە کورتە فیلمێکی 14 دقەیە یاخود کاتێکی ئاوا ئەتوانێ گزارش لەو هەموو ئازارە بکە وڵی تر خۆی کەوتۆ سەر سیناریەکە ئەڵبەتە شتەکە بە شڕوپڕی کراوە بەڵام کورتە فیلم ئەبێت لە ماوەکەی کورت بێت و بە شڕوپڕی و ئەنجامەکەشی با بەدەستەوە دیارە ئەوە ئەکەوێتەوە سەر زیرێکی نووسەرەکەی و دەرهێنەرەکەی بە باسی ئەکتەرەکان نەکەین ئێستا ویستم پرسیاری ئەو لێ بکەم چەندێک ئەزمموی لەم جۆرەت هەیە جۆرە نواندنانە بەڵێ من زیاتر پێشەوە 4 فیلمی تریشم هەیە کە هەر کورتە فیلمن بەزین مەبەسم کورتە فیلمە باسی فیلمی درێژ ناکەنەوەش لە چەند فیلمێکی ترا بەشدارم بەڵام ئەم فیلمە کورتە فیلمانە زیاتر باسی مەسەرەن تەنگەشە و حاڵەتی ناو خێزانێکەکە
لە کورتەفلیمێکە ئەیبڕێنێتەوە کەەوە کێشەکەیان چییە بەسەرهاتەکەی ژیانیان چییە زۆر بەشی شتەکان لە مەی بەسەرهاتی ڕاستەقینەوە وەرگیراون یەکێک لەوانە ئەم فیلمەیەکەوە ڕەحمەت العەقل بەداخەوە نازانم بە کوردەکەی پێوترێت چی چونکی کاگوەرمان لەوە چێ لە ئەو ئێستاش مانای ئەوەی بە کوردی بۆ نەدۆدرایێتەوە چییە بەڵێ ناوی فیلمەکە مەبەستم بەڵێ منیش هەمان پرسیارم لەلا دروست بوو کە بۆچی ناوی فیلمەکە ینی بە کوردی نییە باوەڕکە لەمە بێ گەڕاوەتەوە بۆ کوردستان چون شیوتی من بەڕێ لێرەم چەند ڕۆژێکە خەڵاتەکە بۆ ئەهێنم ئەوەتە خەڵاتەکە وەک ئەوەیە کە پیشانە درێ ڕەنگە لێرە من نردوومە پۆستەرێکە تەنها پۆستەرێکە بەڵامەوە بۆ من مانایکی زۆر زۆرە بەخشی هەڵبەتە ئەگەر خۆمکاتە ئامادە نەبووی ئامادە نەبوو من لە هۆڵی نمایشەکەەوە ئاگام لێ بووکەوە نیە قەرەباڵخی ئەو شتە بوو لێو تەلەفۆنێکی بۆ کردم وتی کاک قادر مژدەم بەرێ خەڵاتی باشترین ئەکتەرێ بەدەستێنا دوایی تەفاسی بۆ ئەەکەم تر پاشوەتێک ئەو تو ڕسمی بۆ ناردم ئەنجە دوایی ترەیلەر و ئینەکەشی بۆ ناردم بۆ من مای زۆر دڵخۆشی بوو بەڕاستی ئەکتەرێکی کورد لە وڵاتێکی وایە لە شوێنێکی ئاوایە حتا من لە ئەوروپاشەوە لە هۆڵەندەشەوە لێ کۆمەڵی برادەر و خۆشەویست پیرۆزبایان لێکردم دەستخۆشیان لێکردم بۆ من مای سەربەرزیە بۆ میلەتەکەم یەکەم بۆ دووەمیش بۆ خۆم کاچێتە ناو یەشێک لە دیکۆمنتە جوانەکانی مێژووی هونەری منەوە دەستەکانت خۆش باسی ویستە باسی هێز و تاقی خۆت بکەی لە نواندنە حەزەکەم بزانم تەکنیکی تۆ بۆ ئیشکردن لە بێگومان هەر ئەکتەرە و تەکنیکی تایبەتی خۆی هەیە تۆش ئەو تەکنیکەی کە پێی گەیشتووی بێگومان بە ئەزمون پێی گەشتویت بەتاکی دوایە من ئەزمونی زیاتر لە 51 بۆ 52 ساڵم هەیە هەڵبەتە یەکێک لەوانەی کە زیاتر مەسەلەن دەرهێنەر وا لێکا کە هەڵم بژێرە بۆ کەسایەتیەک یەکەم شت شێوە دەموچاوەکەیە دومین توانایە سێهمین دەنگە ئەشزان ئەوانەی کە تەجروبیان لەگە منە هەوێ من ئەو کارکتەری کە خۆم اختیارێکم کە یان بڵین دەرهێنەر بۆم اختیارەکە و خۆشم قەنەعەتی پێیەکەم لەو کاتانەی هەتا وێنەگرتنی ئەو کارکتەرە تەواوە بێ ئەبێ بە بەشێکی زین و لە ژیانی من پڕبەدڵ خۆشمەوێ بۆیە لەنا ئەو کارکتەر و کەسایەتیە ئەژیم هەتا ئەو دەقەیەکە لە وێنەگرتنە بنەوە شانازیەکەم کە من لەگەڵ ڕۆڵەکانمە زۆر بە ڕاستگۆیی ڕۆڵە بینم ئەمانەش هەمووی دەرەنجامی سەرکەوتنەکانی ئیشی منە کە من زۆر بە تەبیعی تەمسیلەکەم زۆر جار لە زۆر کەسم بیستۆ لەوانی کە بینەرەی خۆشەویست و بەڕێزن ینی وتیانە ئێمە هیچ تەمسیلێک نابینین لەوەیە کە تۆ شتێک بۆ ئەزانین ڕێکەمە واقعی ژانێکی خۆتەوە بۆ خۆت ڕۆڵی تیابینی ئەوە بۆ من مای سەربەرزیە ئەڵبەتە ئەوەش پەیوەندی بە توانای ئەکتەرەوەی زۆر ڕاستە ئەو خانمانەی کە بە تایبەتی لە کورتە فیلمەکانە ئەبینرێن لەگەڵ تۆیە کێوکێن من لە دوو کورتە فیلمە خات و ئەڵماس مەحێدین لەگەڵا بووە ڕۆڵەکان زۆر جوان بوون ئەلبەتە لە فیلمێکی ترە خاتوەختەکەریم لەگەڵا بوو ئەویش هەر ئەکتەرێکی کۆنە و خاوەن ئەزمونێکی زۆرە ساڵی هەفتەکانەوە ئەزمموی نواندنی هەیە بەڵام ئەم جاریان بە ستایلێکی کە هاتە ئەوەنی وەکو ئافرەتێکی بە ساڵات چووی ستەم دیدەی ماندوو بەو شێوەیە هاتە بەرچاو بەڵام لەمەی تریانە بڵێن ئەڵماسخان لەم فلیمی ڕەحمەت العەقل ئەمەیان ئینسانێکە دیارە پێوەی کە مێردەکەی خزمەتیەکە هاوکاریەکە ئەوەیەکە زۆر بڵێن مانگبوون بە جەسەدیەوە دیار نیە بەڵام نەفسیەن
مانوە لە بەروی بیر لە کوڕەکەیەکاتەوە بیر لە ئەوەکاتەوە زۆر ڕاستە ئەو فستیڤاڵەی کە ئێوە بەشداریتان کردو تایە تۆ خەڵاتی باشترین ئەکتەرە بەدەستێنا چەند فیلمی کوردی تر ئەلبەتە فیلمی زۆری تیا بۆ کوردی تر لە وڵاتانی تریشەوە ڕاوانێ لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە و کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژئاوە ڕاستیەکەی من تەفاسیلی شتەکانی تر بڵسەبت نازانم چون شێوێ هێشتا بە ڕەنگە ئەو کاک وارمان لێرە ڕێزم هەیە بووین کاتێکی وامان نەبوو کە دانیشین بە تەفاسیل لەسەر ئەو فستیڤاڵە قسە بکەین ئەگەر پێشتر مازانایە ئەوە ئەڵبەتە ئەوە شتێکی بڵین کتوپڕ بوو کە تەوەقوع نەکرا ئەوە کە ئەوان اختیاری ئەوە بکەن من ڕێزم بۆ ئەو لیژنەیە هەیە کە هەڵسەنگانێکی وایان بۆ من کردووە ڕەنگە بمتوانایە ئامادە بوومایە لەوێ کە زۆر خۆشترە بوو بۆ من زۆر ڕاستە کا قادر بێگومان تۆ یەکێکیت لەو ئەکتەرانەی کە هەمووان نەزانین ئەزمونێکی گەورەت هەیە ئەو بەرهەمانەی کە یاخود ئەو فیلمانێک کە ئێستا تۆ بەشداریتیایە لە ڕووی بەرهەمهێنان لە ڕووی کوالیتیەوە چ گۆڕانکاریەکی بەسەر هاتووە ئەلبەتە گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە دیارە ئەبێ بزانین نواندن لە درامایە جیاوازی زۆرە لەگەڵ نواندن لە فلیمان بەتایبەتی لەم 6 مانگی ڕابردووە لە 2 فلیمی درێژە ئیشم کرد فلیمی چامەناوی کوردیش سنایپەر قەناسی کوردی کە ئەوە کۆمپانیایەکی نەرویجی بەرهەمی هێنا کە کاڵکۆت مستەفا دەرهێنەری بوو ئەوەی شەکە لەو فلیمە زۆر جوانانی کە لە فستیڤاڵی عالەمیە بەشداریەکات هێشتا ڕەنگە ئامادە نەبێ بۆ ئەوەی کە عرس بکرێ لەم مانگی سێشەوە خەریکی فیلمێکی تر بوون بە ناوی زریانی بەهار ئەوە نووسینی هێژوان زەندیە سیناریۆکەی ئەلبەتە خۆی نووسیوێتەوە وەڵام چیرۆکەکانی لە خەڵکی شایەتی عیانی هەڵەبجە وەرگرتووە باسی هەڵەبجەکە و کارەساتی هەڵەبجەکات و دیۆپەکەی کە پیاوێکی زۆر بەتوانای چەند فیلمی لەکان هەیە کاک هومان ئەوە وێنەگرێکی ئێرانیە زۆر شارەزایە یعنی وێنەگرێکە لە ئاستی جیهانیە زۆر بەتوانایە تەوەقع ئەکەم ئەو فلیمەژێکێوێ لە فلیمە زۆر جوانەکانی کە باسی کارەساتی هەڵەبجە و لایەنە مرۆڤایەتەکەی زۆر زۆر بە هەن وەرگرتووە کە لەو بڕایمی شەڵا ئەگەر بچێتە فستیڤاڵەوە خەڵاتی زۆر باش بێنێت کە من لەوێ دەوری ڕۆڵی عمەری خاوەرە بینم نەخێریشتا منتاشتەوەنە بۆ ینی تقریبان مانیەک نابێ ئێمە لەوێ نەگرتنی بووینەتەوە بەڵێ لە هیچ شوێنێکی تریش نمایش ناکرێت کەم جار لە کوردستان وەڵاهی نازانم لەوانش حتمانە بێت لە سلێمانیش نمایش بکرێ ئەو فیلمە زۆر باشە ئاکتەری کورد و سینەماکاری کورد ئێستا پێویستیان بەچێ بۆ ئەوی کە زیاتر بڕۆنە پێشەوە و کارەکان زیاتر بە جیهانی ببێت ئێمە پێویستمان بە هەندێکی گەورەیە پێویستمان بە سپۆنسەری زۆرە پێویستمان بە پاڵپشتی لایەنە پەیوەندیدارەکانە ئێمە گەر بمانێ خۆمان بناسیێنین وەکو میلەتێکی زیندوو تەنها لە ڕێی هونەرەوە ئەتوانین چینە ناو مێشک و عەقڵی خەڵکی تری دەرەوەی کوردستانی خۆمان کە ئەوە جوانترین ڕێگا پیرۆستترین ڕێگا و ئاسانترین ڕێگاشە بۆ ئێمە کە ئێمە خۆمان بناسیێنین پێش ئێستا تۆ باسی شێوەکارێکت کرد کە لە ئەوەیە بەشدار بووە لە پێشانگایەکی جیهانیە بەشدار بووە ڕەنگە زۆر بەلایەنەوە گرنگ بێ لەوە ئێمە میرمان نەچێ ئێمە مامۆسەلا لە عەبدەمان هەیە ئەمەندە گرنگی پێدراوە لەو زانکۆی کە تایە دەرچووە هۆڵێکی 200 مەتریان داوەتێ بە گەلەری دائیمی وەکو ڕێزلێنانێک بۆ هەوڵ و جوانی ئەو پیاوە ئەلبەتە ئەمە تەقدیرێکی زۆر گەورەیە بۆ کەسێکی هونەرمەندێکی گەورەی وەکو لالە عەبدەکەەوە بۆ بە جێی شانازی کورد بەڵام لەوێ ئەو حساب و مەکانە شتی بۆ پێدراوە نەگە خۆزگە لێرەش هەمان و حسابی بۆ بکرایە
ئەمان ئەو ڕێگە بە فەنانەکان بکرایە پشتگیری لە کاری سینەمایی بکرایە بۆ ئەوی فیلمی سینەمایی زیاتر بچێتە پێشەوە. ئێمە ئێستا کاراسانی زۆر هەیە بۆی کەوا ئێمە توانین لە ڕێگای ئەو شتانی کە خۆمان توانەمان بەسەرا ناشکێ مەسەن لە وڵاتانی کەەوە بیهێنین بەکاری بێنین پشتگیری لە گەنجەکانمان بکەین بۆ ئەوی ئەوانیش توانیان هەبێ بۆچی لە دەرەوە کوردەکانی خۆمان توانیان هەیە لە ئاستە بەرزەیە بن بۆچی لە وڵاتی خۆمانە نیان بێ ڕەبەت ئێمە خۆمان توانەکانمان دیایە بەڵام پشتگیریمان نییە بۆ بنیادنانمان نییە بنیاتمان بنرێ ئەمە کێشەی ئێمەیە مەسەلەن با نمونێکی کەش بێنمەوە نەڵێن ئەوە بڵێن خزم و شتێتی کەسێکی و کارزان پێشکەوتنێکرا لە مۆسیقای تەسویری فیلمە لە ناو 100 دەوڵەتە کارزان یەکەم بوو باشە کارزان لە کوردستانە وایە بۆ شێوەی پێشەکەوت نەخێر مەسەلەن شوان کەمالمان هەیە ئەو پیاوە پەیکەرتاژێکی زۆر زۆر گەورەیە لە وڵاتە قەدریشی وای ئەزانن یعنی ئەم وڵات ئەیا بۆ وڵات ئەم وڵات ئەیانەیە شتە جوانە هەرە ڕەسەنەکانی خوانی پێ یان نۆژەنکەنەوە یا لەسەر ئەوە دروستیکەنەوە بەکارە ساتێک ئەگەر تێکچوو بێ یان شکابێ لە ناوچوو بێ ئەو کوڕە بتوانێت تەنها لە وێنەکە بتوانێت دروستی کاتەوە بە شێوەیەکی زۆر زۆر ئەکادیمی جوان زۆر ڕاستە کەواتە بەشداریکردنی هونەرمەندان لە فستیڤالە جیهانەکانە ئاکتەران بە تایبەتی ئامادەی خۆیان گرنگە بۆ ئەوەی کە ئامادەی ئەزمموی وڵاتانی تریش بن یاخود بە تەنها بەشداریکردنەکە بەستە بۆ ئامادەبوونیان زۆر زۆر گرنگە من هیوادارم ئەگەر شتێکی وهابێ کار ئاسانی بکرێ بۆ هونەرمەندان کە لەو کاتا کە فلیمێکگەچێتە دەرەوە لە فستیڤالە بەشداریەکەن ڕێگری لێنەکە پشتگیری بکرێن هانیان بن بۆ ئەوی ڕەنگە ئەو هونەرمەندە توانای ئەوەی نەبێ بلیتی تارەکە بکڕێ ینی پێویستە لێرەوە پشتگیری بکرێ بۆی پچێلەیە هەست بەبوونی خۆی بکە یعنی تامێکی تری هەیە احساسێکی تری هەیە چێژێکی تر لە شتەکە ئەبینی دوایەوە تۆ خەڵکانی تر ئەبینی خەڵکانی تر ئەناسی ئێمە لە ڕێ ئەو علااقات و پەیوەندیانەوە ئەتوانین ئێمە کللتورەکەمان بگەینین بە وڵاتانی تری دەرەوەی غێری کوردستان دەستەکانت خۆش بێ بە هیوای سەرکەوتن و بەرهەمی زیاتر هونەرمەند قادر جەلال سپاس دەکەم کە ئێوارێ لەگەڵ ئێمە بووی زۆر سپاس بۆ تۆ